بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. بەخێربێن بۆ ناوازەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستانە عەزیز، سڵاو هاوڕێیانی عەزیز، ئەم کاتتان باش. لەوانەی شەشەمی فێربوونی زمانی فارسی بەیەک خول لەگەڵتانم. ئەگەر وانەکانی پێشووترتان نەخوێندووت کە لەوانەی یەکەمەوە سەیری بکەن، ئەگەریش خوێندووتانە لەگەڵمان بەردەوام بن بۆ ئەوەی وشەی نوێ، کاری نوێ، ڕستەی نوێ، شێوازی نوێی زمانی فارسی فێربین و چۆنێتی خوێندنەوەی وشەکان و ڕستەکان فێر ببین. تکایە ئەگەر پرسیارێک، ئەگەر ڕەخنەیەک، پێشنیارێکتان هەیە، ئەوە لە ڕێگەی تەلێگرامەوە یان لە ڕێگەی فەیسبووکەوە پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونی خۆتان دەرببڕن و بیرتان نەچێت تکایە چەناڵەکەم بە ناوی مەمەد سەلاح سەبسکرایب بکەن بۆەوەی هەموو کات وانەی نوێ و شێوازی نوێی فێربوونی زمانی فارسی و زمانەکانی تریشتان بەدەست بکات ئینشاءڵڵا لە داهاتووە. و ئاگاداریش بن دوای ئەم کتێبە کتێبی تری فێربوونی زمانی فارسی ئەخوێنین لەگەڵتانە. وانەی پێشووتر هاتینە سەر ئامرازەکانی گواستنەوە و گەیاندن، گەشتینە ئێرە بەشی سێهەمی ئامرازەکانی گواستنەوە و گەیاندن کە سێ وێنەی یاوە، تێنە سەر وێنەکان، تێنە سەر ڕاهێنانەکان، تێنە سەر نمونونەکان و پێکەوە ئەیخوێنین و زانیاری و وشە و ڕستەی نوێ فێرەبین. تکایە وەکو هەموو جا بیرتان نەخەمەوە، بیرتان نەچێت لە کاتی قسەکردنی منە هەوڵدەن وشەکان لەگەڵ منە دووبارە بکەنەوە، ڕستەکان دووبارە بکەنەوە بۆ ئەوەی شێوازی دەربڕینی وشەکان بەڕاستی فێر ببن. وێنەی یەکەم وێنەی بەندەرێکی یاوە، بە فارسی پێڵێن باندار، باندار، بە کوردی خۆشمان هەر پێڵێن بەندەر. وێنەی دووەم وێستگەیەکی چاوەڕوانی پاسی یاوە کە بە فارسی پێڵێن ئیستگاه، ئیستگاه واتە وێستگە. وێنەی سێهەم فڕۆکەخانەیەکی یاوە، وێنەی فڕۆکەخانەیەکە کە پێڵێن فرودگاه، فرودگاه واتە فڕۆکەخانە. بێنە سەر بەشی چوارەم، جوملەهای کاربردی واتە ئەو ڕستانەی کە بەکاردێن و گرنگیەکی زۆریان هەیە سەبارەت بە گواستنەوە و گەیاندن. تۆ پێویستت بەم ڕستانە ئەبێت، بۆیە لەگەڵ منای گوێ لە ڕستەکان بگرە و ئەتوانی خۆت لە شوێنی ترە بەکاری بێنی بۆ ڕاهێنان و چۆنێتی دەربڕینی ڕستەکان کە بەدڵنیاییەوە لە 100% بڕۆی بۆ شوێنێک پێویست و بۆم ڕستانە بێ. با بینە سەر ڕستەی یەکەم. ئەڵێ چی؟ ایستگاه اتوبوس 7 تیر کجاست؟ ایستگاه اتوبوس 7 تیر کجاست؟ وێستگەی پاسی 7 تیر کجاست؟ لەکوێ؟ کجاست؟ لەکوێ؟ هەفت تیر ئەمە خۆی لێرە ناوی شوێنێکە، بەڵام هەفت بەواتای ژمارە حەوتێت و تیر ناوی مانگێکی ئێران. بۆ نمونە تۆ لە سلێمانیت، باشە سلێمانی شارەزانیت، ئەڵێ چی؟ ایستگاه اتوبوس شهرزور کجاست؟ ایستگاه اتوبوس اربیل کجاست؟ ایستگاه اتوبوس کلار کجاست؟ ایستگاه اتوبوس کرکوک کجاست؟ یا بۆ نمونە بۆ تاکسیش هەمان شێوە، ایستگاه تاکسی کرکوک کجاست؟ بۆ نمونە ئەتوانین بە پێی ئەوەی کە تۆ پێویست و پێێتی وشەکان بگۆڕی و ڕستەکان بگۆڕی.
بینە سەر وێنەی ڕستەی دووەم ئەڵێ چی؟ ایستگاه بعدی کجاست؟ ایستگاه بعدی کجاست؟ وێستگەی دواتر کوێیە؟ ایستگاه بعدی کجاست واتە وێستگەی دواتر لەکوێ؟ تۆ بۆ نمونە ئەڕۆی بۆ لە سلێمانی ئەڕۆی بۆچی بۆ هەولێر لەم ڕێگایە چەند شوێنێک لەوە چێ پاسەکە بوەستێ بەتایبەت ئەم ایستگاه بعدی کجاست ئەمە زیاتر لە شەمەندەفەرە هەیە زیاتر لە قەتارە هەیە زیاتر لە شەمەندەفەر ئەم شتە بەدیەکرێکە ئەڵێ لە وێستگەی فڵانە شوێن ئەوەستێ لە وێستگەی فڵانە شوێن ئەوەستێ و ئەو کاتە تۆزانی وێستگەکە کوێ و دابەتی ئەڵێ ئیستگاه بعدی کۆجاست وێستگەی دواتر کوێیە دواتر سیارەکە لەکوێ وەستێ دواتر شەمەندەفەرەکە لەکوێ وەستێ وێنەی ڕستەی سێهەم کدوم خەت مترۆ میرە تاجریش لەسەرەوە وێنەی پێشووتر باسی وانەی پێشووتر باسی میترۆ و شەمەندەفەر و خەت و هێڵ و ئۆشتانەمان کرد ئەتوان سێ وانەکەی پێشترکەن بۆی ئاسانتر لەم ڕستانە تێبگەن ئەڵێ چی کدوم خەت مترۆ میرە تاجریش کامە هێڵی شەمەندەفەر کامە هێڵی میترۆ ئەڕوا بۆ تەجریش کە تەجریش ناوی شوێنێک ڕستەی دواتر کدوم ئیستگاه مترۆ کامە وێستگەی میترۆ کدوم واتە کامە باشە کدوم ایستگاه مترو میتونم خط عوض کنم لە کامە وێستگەی میترۆ ئەتوانم هێڵ بگۆڕم واتە لە میترۆیەک و بڕێتەنەوە میترۆیەکی کەم باشە میتونم خط عوض کنم اتوانم هێڵ بگۆڕم کارت شما موجودی نداره باید اونو شارژ کنید کارت شما موجودی نداره باید اون رو شارژ کنید واتە کارتەکەی ئێوە باڵانسی تیان نییە باید اون رو شارژ کنید ئەبێ ئەوە پڕ بکەنەوە شارژ کنید واتە پڕی بکەیتەوە واتە شەحنی بکەیتەوە بەڵام بۆ کارت خۆمان ئەڵێن پڕکردنەوە باشە ئەمەیان تۆ توانی بۆ شێوەی تریش بەکاری بێنی باشە بۆ تۆ مۆبایلێک و پێڵێکی خەتمان شارژ نادۆرێ یان بۆ نەڵێکی ئەتوانی بڵێ گوشیەمان شارژ نادۆرێ گوشیەمان شارژ نادۆرێ مۆبایلەکەی من شەحنی نییە ئەمە بۆ مۆبایل بۆ سیمکاردیش دەتوانی پێی بڵێ خەتمان شارژ نادۆرێ واتە هێڵەکەی من شەحنی نییە واتە باڵانسی نییە باشە بۆ ئەو دوو مەبەستە بەکاریەت باید اون رو شارژ کنید ئەبێت ئەوە پڕ بکەیتەوە ڕستەی دواتر لطفاً 5000 تومان کارتم رو شارژ کنید واتە تکایە 5000 تومان کارتەکەم پڕ بکەنەوە بە 5000 تومانی خۆمان کارتی ئاسیامانەیە یا بۆنە ئاسیا یاخود کۆڕێکمانەیە 5 دۆلاری ئەڵێن لەوێ ئەڵێ 5000 تومانی ئەڵێ فقط 5000 تومان کارتەکەم پڕ بکەوە ئەم کارتە سەبارەتە بەچی بە کارتی میترۆ و شەمەندەفەر باشە کرایه تاکسی از اینجا تا میدون صادقیه چقدر میشه اما ڕستەی دواترە کرایه تاکسی واتە کرێی تەکسی از اینجا تا میدون صادقیه از اینجا واتە لێرەوە تا واتە تا میدون صادقیه تا وەکو مەیدانی صادقیە چقدر میشه چەند دەبێت باشە واتە کرێی تەکسی لێرەوە تا مەیدانی صادقیە چەند دەکات چەند دەبێت ئەتوانن ئەمەش خۆتان بەکاری بێنن تۆ لە بۆنە لە سلێمانی دەڵێ کرایه تاکسی از اینجا بۆنە تۆ لە تێرمیناڵی از اینجا تا وسط شهر یا تا بختیاری یا تا نمیدونم هر جا چند میشه واتە کرێی تەکسی لێرەوە تا فلانە شوێن چەند دەکەن از اینجا تا شوێنەکە ئەڵێ دواتر باشە لەو شوێنی خۆتەوە تا شوێنێکی تر چەند دەکات چقدر میشه واتە چەند دەکات
ڕستەی دواتر از اینجا تا میدون انقلاب چقدر طول میکشه. لێرەوە تاوەکو مەیدانی انقلاب چەندی پێدەچێت. باشە؟ دیسان ناوتوانێ ئەم ڕستانە باوەسی خۆتان بەکاری بێنن. از اینجا تا سلیمانی چقدر طول میکشه، یا از کلار تا سلیمانی چقدر طول میکشه. لێرەوە لە کەلارەوە تا سلێمانی چەند دەکا، لێرەوە تا سلێمانی چەند دەکا. باشە؟ لە باتی اینجا ئەتوانی ناوی شارێ بنی، ناوی شوێنێ بڵی. ڕستەی دواتر بلیت قطار برای مشهد میخواستم. بلیت قطار برای مشهد میخواستم واتە تکتی شەمەندەفەرم بۆ مەشهەد ئەویست. باشە؟ مەشهەد شارێکی ئێرانە کە مەزار و شتی تایە، خەڵکانێکی زۆر سەردانیەکەن. ئەو ڕستانە جوان بیخوێنن، شێوازی خوێندنەوەیان. خۆتان ڕستەکان بگۆڕن بۆی فێر بن. لە داهاتووە ئەگەر ڕۆشتن بۆ شوێنێک پرسیار بکەن بە جوانی، کەسی بەرامبەر تێبگات وەکو ئەوە نەبێت کە گوێزی بۆ بژمێری. باشە؟ بڕۆینە سەر پەڕەی 17ەم. 4هەم ڕاهێنان هینە سەر بەشی 1. ئەم ڕاهێنانەی یاوە ئێوە خۆتان شیکاری بکەن، چونکە لەسەر وانەکانی پێشتر خوێندومانە بۆ بەبیرهێنانەوەی ئێوە. چەند وێنەیەکی یاوە تۆ ئەڕۆی ناوی وێنەکان ئەنووسی، چی پێ ئەوترێت و هەڵدەن لە پێش خۆتانەوە چی بکەن، بیخوێنەوە، وشەکان بخوێنەوە، بە فێری خوێندنەوەی وشەکان بن و بە بیرتان بێتەوە. تێنە سەر بەشی 2هەمی ڕاهێنانەکە. ئەڵێت جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. واتە بۆشایە دراوەکانی خوارەوە بە وشانەی کە پێتان دراوە پڕ بکەنەوە. صورت درست فعل را بنویسید. واتە شێوازی ڕێک و ڕاستی کارەکان بنووسن. سێکەن لێرە کارەکانی یاوە بە نونی چاوگەوە. باشە؟ پاروازکردن واتە فڕین، حرکت کردن واتە جوڵەکردن، توقف کردن، توقف نه، توقف کردن واتە وەستان، رسیدن واتە گەشتن، جاماندن واتە بەجێمان، سوار شدن واتە سوار بوون. یەکەمی شیکار کردووەڵێ کشتی هندی به بندر امام خمینی رسید. واتە کەشتیە هندیەکە گەشتە بەندەری ئیمام خمینی. تۆ بۆ ئەوەی بیکەی بە شێوازی ڕێکی کارەکە تەنها نونەکان ئەسڕیتەوە. رسیدن بۆ بەچی رسید. 2هەم دانە مانی امروز دیرتر به دانشگاه رسید چون از مترو. مانی ئەمڕۆ درەنگتر گەشتە زانکۆ چونکە لە میترۆ چی بەجێما بوو. بەجێما بوو کاموشە بوو دەی ئافرم چی جاماندن. وتمان چیەکەین نونەکە لابێنەوێ بەچی چون از مترو جاماند. باشە؟ کەواتە مانی امروز دیرتر به دانشگاه رسید چون از مترو جاماند. واتە مانی ئەمڕۆ درەنگتر گەشت بە زانکۆ چونکە لە میترۆکە بەجێما. شێوازی سێهەم ڕستەی سێهەم وقتی اتوبوس به ایستگاه رسید. وقتی اتوبوس به ایستگاه رسید کاتێک کە پاسەکە گەشت بە وێستگەکە ئەکرەم بۆشای. کە پاسەکە بگا بە وێستگەکە ئەکرەم چیەکە؟ سوارە بێ. باشە؟ کەواتە سوار بوون چی بوو؟ هەروەکو لە ڕستەکەیە دیارە ساوار شدن واتە سوار بوون. نونەکەی لابین ئەبێ بەچی ساوار شد. کەواتە وقتی اتوبوس به ایستگاه رسید اکرم سوار شد کە پاسەکە گەشتە وێستگەکە
کاکەکرم سوار بوو. باش ڕستەی چوارەم مترۆ پس از توقفی کوتاه در ایستگاه دوباره. میترۆ لە دوای وەستانی کورت لە وێستگەکە دووبارە دیسان چییە کات؟ میترۆ کە ئەوەستێ دوای تۆزێک وەستان دووبارە چیەکە؟ ئەجوڵێ ئەڕوات. بۆ جوڵە چیمان وتمان کامەیە؟ حرەکات کاردان. ئافرین. ئەبێ بەچی؟ حرەکات کارد. لە دوای وەستان دیسانەوە چیەکە؟ ئەجوڵێ. کەواتە بێ بەچی؟ مترۆ پس از توقفی کوتاه در ایستگاه دوباره حرکت کرد. ئەمەش چوارم. بینە سەر پێنجەم هەواپەیما از فرودگاه تهران. فڕۆکە لە فڕۆکەخانەی تاران بۆشایی و در فرودگاه مشهد فرود آمد و لە فڕۆکەخانەی مەشهد نیشتەوە. کەواتە فڕۆکەکە لە فڕۆکەخانەی تارانەوە چی کردووە کە لە مەشهد نیشتۆتەوە؟ بێگومان فڕیوە. بۆ فڕین چیمان هەیە؟ پرواز کردن. نونەکەی لابین پرواز کرد. هواپیما از فرودگاه تهران پرواز کرد و در فرودگاه مشهد فرود آمد. فڕۆکەکە لە فڕۆکەخانەی تارانەوە فڕی و لە فڕۆکەخانەی مەشهدەوە نیشتەوە. زۆر باشە. هیوادارم ئەو ڕاهێنانە شیکارکەن و تێگەشتە بن. بینە سەر بەشی سێهەمی ڕاهێنانەکان. ئەم وشانە ئەبێ خۆتان پڕی بکەنەوە. ئەگەریش وەڵامەکەتان نەزانی ئەتوانن لە ڕێگەی تەلەگرامەوە نامە بنێرن و پرسیار بکەن و هەر شتێکی تر کە نەتانزانی ئەتوانن ڕاستەخۆ پرسیارکەن یاخود لە کۆمنتە بپرسن. بێگومان هاوکاریتان ئەکەم و وەڵامتان ئەیەمەوە. پرسیارەکان ئاسانە. دڵنیام ئەتوانن شیکاری بکەن ئەگەر وانەکانی پێشووتان خوێند بێت. ئەم ڕاهێنانەشیان شتێکی ئاسانە. تەنهاڵێت تۆ بە درێژایی ساڵ چ ئامێرێکی گواستنەوە بەکارەهێنی لاخۆمان هەرسارە و پاسە زیاتر. ئەمە شتێکی ئەوها گرنگ نییە. بەشی پێنجەمیش پێویستی بە سیدیەکەیە کە ئێمە لە بەردەستانە نییە ئێوە. یعنی سەر بەشی پێنجەم ارتباطات و ڕەسانە. پەیوەندیەکان و ڕەسانە وەکو پێشووتریش پێم وتن وەکو سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ئیمێڵ و تەلەفۆن و ئەم شتانە ئەمان ناگرێتەوە تا ئێرە بەسە بۆ ئەوی وانەکان تێکەڵ نەبێ. لەوانەی داهاتووە دەست ئەکەین بە وانەی پێنجەم و کۆتا بەشە بێت لە بەشی یەکەمی کتێبەکە ارتباطات و ڕەسانە. وانەکان بخوێنن. هەر پرسیار و شتێکتان هەبوو لە کۆمنت پرسیار بکەن یاخود لە ڕێگەی تەلەگرام یاخود فەیسبووکەوە پەیوەندیمان پێ بکەن. هەر پرسیارێ هەر ڕەخنەیە هەر پێشنیارێکشتان هەبوو ئەگەدارمان بکەنەوە تکایە بیرتان نەچێت چەناڵەکەم سەبسکرایب بکەن و لایکی ڤیدیۆکان بکەن و بۆ هاوڕێکانتان شێری بکەن و پێشنیاری بکەن بۆ هاوڕێکانتان و سەردانی چەناڵەکە بکەن بۆی ڤیدیۆکانی تر وشەکانی تر بخوێنن بە وردی بۆ ئەوەی زووتر فێر بن و بتوانن بە ئاسانی قسەی پێ بکەن. تاوانەیەکی تر خواتان لەگەڵ.